من حوالي ما كنت داري في دست دارك كدست ما دارك كيف نتاوى أم خوا أمي بيت تلفزي بيت يكسر إيش كان زيادة وكل لا أمريكا أقدر وعلى كل شيء قدير خوا إيش تبي الناس جاوا هيك داري ناس يقولون أديب آدم دكتور شبين مكانك كابول ورك بيتي خوان تشاوتريش خوان وهي خوان فرمي لا يغادر كثير ولا صغير إلا أحصاه دوائر يا ربي إخوة إما عبدي كل كش خالقي يمين إما جناه من هي وكش بخشدري يا ربي إخوة تعوان جناه هي بشر الزور بيت رحمة بزيف وزيادة ورحمة بزيف وطمان لقد خنق وكرداري خوما كاري بخشندية هذا دين إسلام ديني كي شامل وكامل لهم ريفاني بين مستان بعين حتى سكتيوني كمالاتي باشا هيك لو كان تمندش دو بخشندهی کاری خو بخشد. بنای خوای گەورە و میهرەبان سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار ڕێکخراوی هاواری خێرخوازی ئەمڕۆ لە ناحیەی تێکیا هەستا بە دابەشکردنی موچەی مانگی 5 و 6 لێرە دەستخۆشیمانێ بۆ خێرخوازان کە بەردەوام هاوکاری ئەم ڕێکخراون بۆی ئەم ڕێکخراوە بتوانێت ئەم خزمەتانە بگەێنێ بەم مناڵە نازدارانە ئەمڕۆ کە دەی عاشوڕایە کە ڕۆژێکی زۆر پیرۆزە ئینشاءالله ئەم ڕۆژە دەبێتە یەکێک لەو ڕۆژانەی کەوا ئەجر و پاداشتێکی گەورە بۆ تێکڕای خێرخوازان بنووسێ بۆی کەوا دڵی ئەم مناڵە نازدارانە خۆش دەکەن ئێمە لە ڕێکخراو چەندین فۆڕممان هەیە کەوا پڕ نەکراوەتەوە بۆی داوا لە خێرخوازانەکەین لە دەرەوە ناوی وڵات هاوکار بن بۆی بتوانین ئەم خزمەتانە فراوانتر و گەورەتر بکەین دوو بە ئەرە دەبارە دەستخۆشیتان لێکین خوای گەورە پاداشتی بە خێری هەموو لایەک بداتەوە. بەنای خوای گەورە و میهرەبان دەستخۆشی لە خێرخوازانەکەین خوا پاداشتی خێریان داتەوە بەڕاستی کارێکی زۆر باشەکەن بۆ منداڵی بێباوک دوعای خێریان بۆ دەکەین بێبەشیان ناکەین لە دوعای خێر ئیشەڵا لە دنیا قیامەت سەربەرز بن دەستخۆشیان دەکەین منداری بێباوک بەڕاستی کارێکی زۆر باشە کە بۆ مندارە بێ سەرپەرشتان دەیکەن و بەڕاستی بۆ ئێمەش کە ئەو پارەیە کە دەدەنە منداڵی بێباوک ئێمەش پێداویستی مندارەکانمان بەڕادەیەک تەواو پێداویستەکانیان پێ ناتوانین دابنکەین بەڵام تا ڕادەک باشە دەستخۆشیانی دەکەین و پاداشتی خێریان بداتەوە دەستخۆشیان دەکەم و جێگایان بەهەش بێ ئیشەڵا هیوادارم بەردەوام بن لەسەر ئەو خێرە خێرخوازیە بۆ مندارە بێباوکانە. من وەکو دایکی مناڵیەتی زۆر دەستخۆشیم بۆ ڕێکخراوی هاواری خێرخوازیە کە ئەلحەمدولیلا هەموو کاتی خۆیان موچە دابەژە کرێت خوای گەورە پاداشیان باتەوە خوای هەروە لە بۆنەکانە جلوبەرە بۆ مناڵە کرێ زەخیرە ئەدرێ بەڕاستی ئەمە جێکی باشی بۆ ئێمەی دایکی مناڵی یەتیم پڕ کردوتەوە تا بڵێم تا ڕادەیەکی زۆر ئێش و ئازاری بێباوکی مناڵەکانمان پڕ کراوەتەوە لەلایەن ڕێکخراوی هاواری خێرخوازی بەڕاستی بوونە بە باوک بۆ مناڵەکانمان خوای گەورە پاداشیان باتەوە ئەم دەستە ئەمینە داوا لە خێرخوازانەکەن ئینشاڵڵا هەموو کاتی هاواریان بن هاوکاریان بن لەبەرەوەی دەستێکی ئەمینن ئەلحەمدولیلا خوای پاداشیان باتەوە نمونەیان زیاد کە ئینشاءالله دەستیان خۆش بێ خوای گەورە خێریان بنووسێ ئینشاءالله من خۆم دایکی مناڵی هەتیوم ئەگەرم ڕێکخراوە نەبێ هاوکاری ئەمانە نەبێ بژێوی ژیانمان زۆر زەحمەتە بێ خوا نمونەیان زیادە ئینشاءالله جێگایان زۆر بۆ بتوانێت هاوکاری ئەوان نەبێ ناتوانین بژین بە حەقەت خوای گەورە پاداشیان باتەوە دەستیان خۆش و ماڵێنە